بەڵێ سڵاوتان لێبێت هاتوچۆی هەولێر بڵاوی کردوتەوە کەوا لە 15 شوێن کامێرەی چاودێریان داناوە بۆ ئەوەی سەرپێچەکان تۆمار بکرێت لە 15 شوێن لە 15 چوارڕێیانی هەولێر. ئێستا ئەمە یەکێکە لەو چوارڕێیانەی کە هاتوچۆی هەولێر کامێرەی داناوە. ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێ ئەم کامێرە دراوە چەند سەرپێچیەک تۆمار دەکاتن. یەک کاتێکەوە شوفێر بە خێرایی لێ بخورێت سەرپێچەکەی تۆمار دەکاتن و هەروەها کاتێکەوە وەکو دیمەنە ئێستا دەیبیننکەوە گڵۆپەکە سەوزە. ئەگەر شوفێر بوێ بە خێرایی بەم ترافیکە ڕابگات و بپەڕێتەوە زیاد لەو خێرایی کە دانراوە بێگومان سەرپێچەکەی بۆ تۆمار دەکرێت، بەڵام لێستادا بە شێوەی تێستە. و ئەگەر شوفێر ئۆتۆمبیلەکەی لەسەر هێڵی پەڕینەوە ڕابگرێت کاتێکەوە ترافیکەکە سوورە ئەوە بە هەمان شێوە سەرپێچی بۆ تۆمار دەکرێت. ئەگەر هاتوو لە ترافیشی سووریشیدا بێگومان سەرپێچی بۆ تۆمار دەکرێت. ئەم ڕێڕەوەی کە لە لای ڕاستەوە هەیە کاتێکەوە شوفێر بیاوێت لەوێن دەربوەستێت ڕێگاکە بگرێ بێگومان ئەم کامێرە ئەم سەرپێچێشی بۆ تۆمار دەکا. زامن دەمەوێت بۆ بینەرانی بخەمە ڕوو ئەو شوێنانەی لە هەولێر کەوا کامێرەی لێدانراون چوارڕێیانی ئیسکانە، چوارڕێیانی بازە، چوارڕێیانی زەیتونەیە، چوارڕێیانی خانزادی سۆرانە، چوارڕێیانی ئەکرەم منتکە، چوارڕێیانی سێتاخانە، چوارڕێیانی ڕزگاریە، چوارڕێیانی نەورۆزە، چوارڕێیانی گوڵانە، چوارڕێیانی شێخی چۆڵیە، چوارڕێیانی جیهانە، چوارڕێیانی سربەستیە، چوارڕێیانی مامۆستا سەعاد عەبدوڵڵایە، سوڕانەوەی چیلمەتری پێش شیرنی عەشتارە و سوڕانەوەی 100 مەتری پێش مزگەوتی جەودەت ئەسعەدە. ئەم کامێرایانە بێگومان ئەو سەرپێچیانە تۆمار دەکەن کە ئاماژەم پێکرد، بەڵام تاوەکو هەفتی دوو سەرپێچەکان هەژمار ناکرێن. ئەوەی ئێستا دانراوە تەنها بە شێوەی تێستا وەکو هاتووی هەولێر ئاماژەی پێکردووە. بۆ نمونە وەکو ئاماژەم پێکرد ئەگەر ترافیکەکە سوور بوو یەکێک بیاوێ بە پەلە بێ کارێکی هەبێت لە ترافیکە سوورەکە بدا بێگومان سەرپێچی تۆمار دەکات. و ئەگەر بێت و ئەو کەسە لەسەر هێڵی پیادەش هێڵی پەڕینەوەش ئۆتۆمبیلەکەی ڕابگرێت بێگومان سەرپێچی تۆمار دەکاتن. و ئەگەر لە ڕێڕەوی لای ڕاستیش بوەستێ سەرپێچی تۆمار دەکاتن. بۆیە شوفێران دەبێ ئاگادار بن لە هەفتی دووەوە سەرپێچەکان تۆمار دەکرێن ئێستا تەنها بە شێوەی تێستا. بەڵێ من دەگەڕێمەوە لای ئێوە.